بێگومان گرنگە ئینسانی موسڵمانەوە بزانێت ئارامی لاشەی ئێمە پەیوەستە بە ئارامی دڵمانەوە، بەدبەختی لاشەمان پەیوەستە بە بەدبەختی دڵمانەوە. دڵیش تەنها بە عیبادەت و زیکر و یادی خالقەکەی خۆی مرتاح دەبێت. خوای گەورە دەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئیمانداران بە زیکر و یادی خوا، نوێژیش هەر زیکرە کە دەڵێن زیکری خوا یعنی هەموو عیبادەتێک ئەنجام بدە، چونکە خوات بیر ئەخاتەوە عیبادەتەکە. بەڵێ بێگومان خوای پەروەردگار کە باسی کرد بۆمان لە سەرزاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فێرمانی کردووە چۆن نوێژ بکەین، چۆن عیبادەت بکەین، خواپەرستەکان ئەنجام بدەین. بەو شێوە کردمان دڵخۆش دەبین. ئینسانی ئیماندار بە زیکر و یادی خوا دڵخۆش دەبێت. نوێژ بکە بۆی خوات لەبیر بێ، ڕۆژوو بگرە بۆی خوات لەبیر بێ، خێر و سەدەقە بکە بۆی قەبر و قیامەت و خوات لەبیر بێ. هەرچی دەکەی بۆی خوات لەبیر بێ، قیامەت لەبیر نەچێ. ئەو دڵی تۆ بەچی خۆش دەبێت؟ تەنها بە عیبادەتی خوا.